بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان و ئازیزان، خوای گەورە لە مردەکەمان خۆش بێت، خوای گەورە عەفویکە، خوای گەورە بە بەهەشتی بەرینی خۆی شادیکە. دیارە خۆشەویستم، ئەم لاشەیە کە ئینسان خوای گەورە پێیە بەخشێت ئەمانەتێکە لە گردنیا وەکو سیارەیەکە ئەوەی کە بڕوات ئەیڕەتێنیت، دوایی کە کەڵکی نەمالیدا ئەبەزیت و بەجێی ئەهێڵیت. ئەم لاشەیە بۆ ئینسان تەنها ئەوەندەیە هەر کاتێ ئینسان سێری لاشەی خۆی کرد کە ئەم لاشەیە بێ خزمەت کرێ و ئەبێ گەورە کرێ و ئەبێ داوەت کرێ و ئەبێ بە هەر چواردەوریە هەموو ژیانی بۆ ئەم مادە ڕق و تەقە بێت، بەڕاستی ئاوای لێدێ و ڕۆژێکە بێ ئەم تەنە بەجێیەڵێ. بۆیە کورت جوانی فەرمووە کاڵێ لاشە. لاشە یعنی لاشەی، یعنی هیچ، سفر، هیچ بەدەسەوە. ئەوەی ئەو لاشەیە کە ئیساکەنە تۆ بەجێیەڵیت، ئێمە هەومان دڵمان پێ خۆشە و لەسەر پێکارمان وەستاوین، هیچ نییە، دڵیشی پێ خۆش مەکە. بە یەک سەرە پەنجە جەڵتە ئیسانێکی لە خاکایت. ئەم پیاوە خوای گەورە عەفویکە، وەکو هەمومان چۆن گرەی لیفاویمان هەیە، خوای گەورە کۆمەڵە گرەی لیفاوی بۆ دروست کردبوو. ئەم گرەی لیفاویانە پاسەوانی لاشن. بۆیە زۆر جار باوک مناڵەکەیێنێ ئەڵێ کاک دکتۆرە ها لێرەنەیە مناڵەکەم لە زێتێنەکانی گرەی لیفاوەکانی گەورە بوون. ئەڵێ مامۆستایان ئەمە هیچ نییە، ئەمە پاسەوانە، پۆلیسە، هەر میکرۆبێ بێتە ژوورەوە ئەمە ئەیگرێ. ئنجاوەرە ئەم گرەی لیفاویانە کە ژمارەیان لە ئینسانە نزیکی 800 دانەیە، خۆی بێ بە دوژمن و خۆی بێ بە سەرەتان و خۆی دژایەتی بکە، چێ دیفاعت لێکە؟ ئەڵێن ئەگەر شێت بوو ئەیبەن بەلای شێخ، ئەی ئەگەر شێخ شێت بوو چی لێ بکەن؟ ئەگەر خۆی گرەی لیفاویەکە بوو بە معارەزە و بوو بە دوژمن چی لێ یەکەیت؟ ئەوە لاشەیە. ئەوەیە کە ئەم پیاوە لەو تەمەنی هاتۆتە ژیانەوە، ڕقەمێکی کاتی لە ژیانە پێ بڕا، وتیان بڕۆ 30ژی، 40ژی، 50ژی، 70 ساڵەژی بڕۆ، ئەوە ژیانەکەتە تەواوی کە دوای ڕقەمە کاتێکە دێ وەرەگرینەوە. ئەمەی کە بە ئێمە دراوە ئەمە ڕقەمە کاتێکەیە، پێی هەڵە خەڵەتی ئەگاتان لێ بێ جوان وردبینەوە. حەزەتی موسا فەرمێ جارێکیان بەلای قەبرستانێکا تێپەڕی کە بینی 3-4 کەس قەبر هەڵەکەنن، کەسی بەدەورەوە نییە. دۆکە چۆن نەزان ئەوە بەشێکات و قیاساتی چۆن نەزانن؟ وتیان وەڵاهی زۆر لە جەنابتە چی و قەت و قیافەی لەوە هەرۆک و جەنابێ بێ. وەڵای خێرتە گاگا قەبرەکەمان بۆ تاقیکێتەوە. موسا چۆن ناو قەبرەکەەوە، وەڵای قەبرەکە زۆر باشە بۆ من، فیتە و تەواوە. هاتە دەرێ تێوە مردۆکەتان دیار نەبوو، تێ وەڵا قوربان ئەو قەبرەی جەنابتە. تمە زەمانێک کە قەبرەکەیان هەڵکەنووە مەلایکەتن. مەلەک المەوت هاو بۆ لای فەرمووی موسا کاتەکە و تەواو بووە، تی بەس پێو نەوتوم. دەستی کرد و چاوی مەلەک المەوتی دەرهێنا. مەلەک المەوت چاوی بردەوە بۆ ئاسمانتی خوایە، بردومە بەلای کەسێک نایەوێ بمرێ. وتی بڕۆرە بەلای موسا سەلامی لێ بکە، بڵێ موسا دەست خەرە سەر پشتی جۆ درێژەکەت، چەندێ تووگ لە ژێر دەستا بوو، ئەو نە ساڵی ترەژیت. گەڕایەوە پەیامەکەی گەیان، موسا دەستی خستە سەر پشتی جۆ درێژەی کە سەرەکە بە سەدەها و بە هەزارەها تووگ لە ژێر دەسیایەتی. فەرمی ئەونەی ترخوای گەورە ژیانی بۆ تازە کردویتەوە، چکۆ پێغەمبەران بەبێ ئیزنی خۆیان نامرن. فەرمی ئەی پاش ئەم 1000 ساڵە چی بکەن؟ تی وەڵا خۆ بێ بمریت. تی دە هەرە بێ بمریتی، بەڵێ دەفەرمووی ئێستا قەبر حازرە و مەلایکە حازرە و تۆ حازر بکە. لەبەرەوە ڕێزەکانم ئەمە ژیانە، کەس دڵی پێخۆش نەکات. لە ئەخیرە هەمومان بە فەقیر و دەوڵەمەند و نەخۆش و دکتۆر و مناڵ و گەورە و کوڕ و کچ و هەمی ئەو مەسیرەکەیت. جای تر ماڵ پێکەوانەی، حاڵ پێکەوانەیت، خانە و سێقات دروستەکەیت، تەلارە بەی بە ئاسمانە، هەر چیەکەکەی ئەو مەسیرەکەتە. لەبەرە زۆر دڵی پێخۆش نەبێت. بە خالقت زاهید، بە خالقت قەسەم زاهید، هەموو عمرت عبورێکە، هەموو عمری یەک عبورە. ئەما ئەنا والدنيا إلا كراكب استظل بظل شجرة ثم راح وتركها. پێغەمبەرەکە دانا فەرمی صلی الله عليه وسلم من و دنیا وەکو ڕێبوارێک واین لادا بەلای شارێکە لە پاڵدارێکا و چانێکە یا دوای هەڵەسێ بەجێڵێ. ئەمە ژیانە، بۆیە یەک عبورە، یەک تێپەڕینە. ماڵت لەوێ نییە، پرۆژەی نیشتە جیبوونەکەتان ئێرەیە. باش بزانن
ئەمە یەکەیتر ئەم پیاوە گەر 70 ساڵ لە دنیای ژیا بێ 700,000 ساڵ لێرە نەیا بێ هەتا قیامەت هەڵەسێ دوایی کە زینەوە بێتەوڵێ یا وەیلەنا من بەعثەنا من مەرقەدینە ئەوە چێ ئێمەی لە مەرقەدەکانی خۆمان ئێستش کورد بە شوێنی پیاوچاکان ئەڵێ مەرقەد ئەلێ چێ ئێمەی لە مەرقەدەکانمان زین و کردەوتەوە مەرقەد یعنی ڕەقەدە یعنی ئەها ئاوا سەرەخە بێ کەشکێنێ ئاوا شانێک دائەیە خوای گەورە ئەمە ئەم ملیۆن ساڵەکە ئینسان لێرە ئەجی ناوێنا پاڵدانەوە ناوێنا سەرخەوشکانن اینجا ئەبێ ئەگەر ئەمە سەرخەوشکانن بێ حتا زورتم المەقابر ئەبێ ئەوەی کە لە ژیانە ژیاوین چی بێ کرد وەڵڵە هەر عیبە نایبنین دنیا و خوای گەورە لە خۆمان بەڕەنجێنین بۆ دنیایەکی بەسیط بۆیە بە خالقت قەسەم زاهید هەموو عمرت عبورێکە مەقام و مەنزڵت ئاکر لەکن جەمعی قبورێکە بخالقت قسم زاهد همو عمرد عبوريك مقام منزلت آخر لكن جمعي قبوريك ظلم برد أقر شاخة بچاوي سوكي منواري بخوراي نسوتاوا أميش شيوي طوريك والله أما أبي أمدلا لإشي خوايا رجبي نقل تاوانو لخرابيا بيخوشو استكانم أو مصيره دعاء بو براكتان كان كبيغمبري خواه صلى الله عليه وسلم هل كاتي يقوهيك وفاتي كذب لصحابة كاني دعاء خيري بو كردو فرمي إنه الآن يسأل بسياري اللي يكره خوتان بو بسيارك عن حاسد بسياري سادو ساكار بلان بسيارك بهمو تمن جواب خيريتو اوانية بسادي لبرو أمي دواني إنسان كاتشيت بردسي أما لايكا كان بيناس بروبلما وصاح ما يخو معنا قولوا ما مصاف الله كسي خو معنا شنو جديك يخو عشاب تولي ناس رابي دوكو شونا أهلي أرزا ناس رابي أم بيا أخوي تلقيني كان هاكا سي داوا ساكن أخوي تلقيني دري بخوا إيمش آوا تلقيني درين بلان بيشتر حقا درزو بند ورقرين شكا أوامر دوكان تلقيني إيمدا نج إيما تلقيني دوكان ما برين بويا هم دعاء كاني في غنبري خواه صلى الله عليه وسلم كابو أبو سلمة فرمي اللهم اغفر لي أبو سلمة إما شالين اللهم اغفر لما وصى أحمد وارفع درجته في المهديين وافسح له في قبره ونور له فيه والسلام عليكم ورحمة الله وبركاته.